خوارج یەکەم کەس بوون کە عەقڵیان پێش خست بەسەر نەقڵا، وەکو چۆن لە فەرموودەکەی باسمان و دەستپێکی تەواوی بیدعەکان بوون، لە بیدعەی ئەوانەوە بیدعەکانی کە دروست بوون کە ئەوان دەرچوون گروپەکانی کە چاویان لەوان کرد و دەرچوون. خاڵی سێم خەڵکیان کافر کرد بە شتێک کە پێی کافر نابێ، خەڵکیان کافر کرد بە شتێک کە پێی کافر نابێ. کەسێ سونەتێکی تەطبیق کردە کافریان نەکرد مادام لای خۆیان ئەو سونەتە بوونی نەبوو. کەسێک مباحێکی جێبەجێ کردە مادام لای خۆیان ئەو شتە مباح نەبوو کافریان نەکرد. کەسێک کەڕاهەتێکی بکردە کافریان نەکرد. کەسێک کەوتایەتەوە تاوانێکی گەورەوە کافریان نەکرد. کەسێک کەڕاهەتێکی بکردە گوێی پێ نەدا ئەنجا کافریان نەکرد. دیگە ئەگەر گوێی پێ بدایە کافریان ناکرد بە تاوانباریان نەچێت. و خەواریج یەکەم کەس بوون کە زیادەیان خستە سەر تەوحید، زیادەیان خستە سەر تەوحید بە ئیمتیحانکردنی خەڵکی. تەوحیدیان لە تۆ قبوڵ نەبوو تا فلان و فلان و فیسار کافر نەکەی. ئەو زیادانیان خستە سەر تەوحید، کافرکردنی فلان و فلان و فلان کە خۆیان دیاریانە کرد و نەیاری خۆیان بوون ئەیان کرد بە بەشێ لە تەوحید. و لە هەمان کاتیشا خەواریج ئەوانە بوون، مەقاڵێکی ترەتیانە لە قێزەونەکانیان، کە ئەوەی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم لە خەڵکی قبوڵە کرد ئەمان قبوڵیان نەبوو إلا ئەبێ لەگەڵ ئەشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمدا رسول الله بڵێ وأشهد أن الخوارج أولياء الله يا أن جماعتكم أولياء الله. ئەبێ سێ شایەتمان تۆڵێ ئەشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمدا رسول الله. ئەمە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە تۆی وەرەگرت و پێی مسلمانە بووی، بەڵام لای ئەوان نە، ئەبووە سێمیشە بووتایە ئێوە ئەولیای خوان و بەزێوە ڕاست. هەموو کەس غەڵەتە. بۆ هەم شایەتی مانی سێمەشە بۆ بوتنە ئەنجا تۆیان بە مسلمانە. بۆیە کە خەبابی کوڕی کە عەبدوڵڵای کوڕی خەبابی کوڕی ئەڕەتیان گرت بە جوانی ئیمتیحانیان کرد بە عەلی و دواتریش لەبەرەوەی ئەوانی قبوڵ نەبوو لەگەڵیان وەڕێ نەکەوت شایەتمانی پێنێنا کوشتیان. وخۆی پێیوتن وتی لا تقبلوني ما قبل مني رسول الله صلى الله عليه وسلم. ئێوە ئەوەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لێی وەرگرتون ئێوە لێم وەرناگرن. یان نا حتى شایەتی ئێمە لەسەر حەقین و عەلی کافرە. امتحانیان کرد بە عەلی وەلەولاشەوە بە شایەتی بە ئەوان لەسەر حەقن درۆ بووتی من ئەوە ناکەم و کوشتیان. وە ئەمە حەقیقەتی خەواریجە. بیان ئەسن ئەم ڕۆژەن، ئەم ڕۆژ ئەم فکرانە هەن کە ئەبێ لە دوای ئەشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمدا رسول الله بڵێ وأشهد أنكم أولياء الله. شایەتی دەم کە ئێوە ئەولیای خوان و ئێوە باشترینی کەسەکان. و تایبەتمەندی کتریان یەک زەڕە ڕێزیان لا نەبوو بۆ عولەمای ئەهلی سونە و بۆ سەحابە. بۆیە سەحابەیان کافر کرد کوشتیشان شەڕیشان لەگەڵ کردن. هەر لە قسەکەی عەبدوڵڵای کوڕی خەباب. و یەکەم کەس بوون یەکێکتر لە خاڵەکان کە پەڵەیە لە ناوچاوانیان ئەو پێوەی دیارن دەقەکانی قورئانیان بەکارهێنا بۆ بەرژەوەندی خۆیان. دەقەکانی قورئانیان بەکارهێنا بۆ بەرژەوەندی خۆیان، بۆ کافرکردنی بەرامبەرەکانیان و بەرزکردنەوەی پلەپای خۆیان. نەک دەقەکانی قورئان بەکاربێن بۆ ئیسلام، بۆ سەرخستنی ئیسلام، بەس بۆ سەرخستنی خۆیان بەکاریان. و یەکەم کەس بوون کە با بڵێن سنەتی ڕەسوڵ اللهیان ڕەت کردەوە، بۆیە وتیان ڕەجم بوونی نییە، دانیان پیانەنە، ئینکاری ڕەجمیان کرد، ئینکاری زۆر بابەتیان کرد کە حەدیثی لەسەر بوو وتیانە تا قورئان نە ئێمە ئینکاریکەین. و کەسانێکی خەیاڵ پڵاوی بوون، وەکو ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم فەرمێن سوفەهاء الأحلام، کەسانێکی خەیاڵ پڵاوی بوون، یعنی لە خەیاڵا ژیان، بەردەوام لە خەون و خەیاڵا بوون. ئێمە واکەین، ئێمە وا سەرە بڕین، ئێمە وا کوژین، ئێمە وا بڕین، لە بەرێ بڵێن ئێمە وا هیدایەتین، ئێمە وا کارەکەین، ئەو خەڵکە هێنینە سەر دین، نا کوژین ئەبڕین، لێکەینەوە سەر قاجە پەڕێنین، دەسە پەڕێن، هەڵەواسین، ئەمە ئەوە بوون.
و یەکەمین کەسیش بوون کە ئینکاری کوفری دوونە کوفریان کرد. بۆیە زانایان سەلەف متفقن لەسەرەوەی کە هەر کەسێ بڵێ کوفری دوونە کوفر نییە لە ئیسلامەیە ئەوە خەواریجە، ئوسولی ئەوانی تەبەنی کردووە، بنەماکانی ئەوان قبول کردو، چونکە ئەوان باوەڕیان بە کوفری دوونە کوفر نەبوو، ئەوان بە شتێک نەبوون ئەی تاوانی گەورە بێت. و یەکێکی تر لە قێزەونیەکانیان بریتی بوو لە ئەوەی کە خوێنی هەر کەسێکیان حەڵاڵە کرد مخالفەی خۆیان کرد. هەنووت ئێمە حەقین، ئەو کە ئێمە بەدڵ نییە کەواتە حەقی بەدڵ نییە، کێشەی لەگەڵ حەقە لەگەڵ ئێمە نییە، کە حەقیشی بەدڵ نەبێ کافرە و شایانیەوەیە بکوژدە لەناو برێ. ئەمە تایبەتمەندیەکانیان بوو.